بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سلاوی خوای گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەمووشت زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەیان لە شوێنێکی زۆر پیرۆز بۆ ئەرکێکی زۆر پیرۆز. ئینشاڵڵا خوای گەورە لە ئێوەش و لە ئێمەشی قبوڵ بکە. و دەستخۆشیێکی زۆرم هەیە بۆ ئەم سنتەرە پیرۆزە کە بەڕاستی بۆ هەموو کوردستان بووەتە چەترێک کە بتوانین مناڵەکانمان بەبێ ترس بنێرین بۆ ئەم شوێنە و لەسەر دەستی کۆمەڵێک مامۆستای دڵسۆز، مامۆستای خواناس، مامۆستای بە ئەمەک و مامۆستای زانا و خەمخۆر پێش مناڵەکانی خۆیان بۆ مناڵەکانی ئێمە، خەمخۆر پێش خێزانەکانی خۆیان بۆ خێزانەکانی ئێمە، کە بەڕاستی ئەوە زۆر جێی دەستخۆشیە. چونکە ئەم جۆرە سنتەرانە پاداشتیان مەگەر هەر خوای گەورەی بیداتەوە و بە ئێمە نادرێتەوە، بەڵام تەنها ئێمە دوعای خێریان بۆکەین و هاوکاریانە بین لە هەر ڕوویەکەوە کە بتوانین بۆ ئەوەی ئینشاڵڵا ئەم سنتەرە زیاتر گەشە بکاوە، زیاتر ڕۆڵ و کارایی دەرکەوێت لەسەر ئاستی کوردستان، کە ئەلحەمدولیلا ئێستا لە زۆربەی ناوچەکان و شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان یان بنکەی سەرەکی هەیە یا بنکەی فەرعی هەیە. خوای گەورە پاداشتیان بداتەوە. ئازیزان و خۆشەویستان، ناونیشانی بڵێن سیمینارەکەی من بەڕاستی من حەزم ناکرە و سیڤە هەر ئەوەندە کە من پسپۆری ڕاگەیاندنم، مانی بە تایبەتیش زیاتر ڕاگەیاندنی ئەو ڕاگەیانەی کە ئەمڕۆ بووەتە کێشە بۆ هەموو جیهان و بۆ هەرێمی کوردستانیش، زیاتر مەسلەی میدیا و سۆشەڵ میدیا و کاریگەریە نەرێنیەکانی لەسەر کۆمەڵگە. بۆیە من ویستم بابەتەکەم بڵێن گرێ بدەم، ناونیشانەکە بەو شێوەیە بوو کە بۆ بەڕێزانم ناردبوو، یعنی گرنگی پرۆسەی پەروەردە لە زەمەنی سۆشیاڵ میدیادا، واتە لە زەمەنی تەکنۆلۆژیای نوێدا، واتە لە زەمەنی ڕاگەیاندنی نوێدا. دیارە لە بەدرێژایی مێژوو دوو پرۆسە هەبوون کە زۆر گرنگ بوون بۆ مرۆڤایەتی. یەکێکیان پرۆسەی پەروەردەیە، یەکێکیان پرۆسەی حکومداری و دەسەڵاتداریە. لە هەموو کۆمەڵگە و لە هەموو وڵاتانی دنیادا ئەگەر پەروەردەیەکی تەندروست هەبێ، بە دڵنیایە دوجاریش دەسەڵاتێک و حکومڕانیەکی تەندروست هەبێ. بەڵام پەروەردە هەر بۆ خۆی پرۆسەیەکی زەحمەتە، نەک لە سەردەمی نوێ، بەڵکو فەیلسوفێکی وەکو ئەرستۆ کە زیاد لە 350 ساڵ پێش زاین وتویەتی پەروەردە پرۆسەیەکی زەحمەتە. بۆچی؟ لەبەر ئەوەی پەروەردە پرۆسەی دروستکردنی کەسایەتیە، پرۆسەی بیناکردنە کە تۆ تا بینایەک دروستەکەی زۆری پێچێ، بەڵام بۆ ڕوخاندنی زۆر ئاسانە. بینایەک دروستەکەی کەرەستەی زۆری ئەوێ و ئامادەکاری زۆری ئەوێ و پلانی ئەوێ و استراتیژی ئەوێ، بەڵام ڕوخانەکەی هیچ یەکێک لەوانەی ناوێ و زۆر بە ئاسانی ئەڕوخێ. جا ئەگەر ئەو پرۆسەی پەروەردەکردنە لەو زەمانە کۆنەدا، من ناڵێم زۆر کۆنیش، بەڵکو لە ساڵی 2006 بەدواوە، وانێپاتە پێش 2006 زەحمەت بوو بێ، ئەوە لە دوای 2006 بە سەدان جار زەحمەتترە، بە سەدان جار گرانترە، بە سەدان جار قورسترە. ئێستا کە لە ناوەڕۆکی سیمینارەکەی خۆمە باسی ئەەکەم. بۆ دیارە من چەند تەوەرێک باس دەکەم بۆ ئەوەی کە زیاتر بۆ نمونە بابەتەکە ڕوون بێتەوە، کە ئێمە ئامڵین پەروەردە لە زەمەنی سۆشیاڵ میدیا، تاواتە میدیای نوێ، بۆ ئەوەی لەوانەیە هەندێک لەو بەڕێزانە لێرە زۆر شارەزایان لەگەڵ ئەو چەمکە نەبێ، لەگەڵ ئەو دەستەواشە نەبێ، ئەگەرچی دڵنیاشم خۆشیان ئاگیان لێ نەبێ، بەڵام لەناو خێزانەکانیاندا یەکێک لە ئەندامانی خێزانەکانیان خاوەنی یەکێک لەو پلاتفۆرمانەی سۆشیاڵ میدیایە. ئازیزان، لەو جیهانەی کە ئێستا ئێمە تیا ئەژین، دوو جیهانمان هەیە. جیهانێکی حەقیقی ئەوەی کە مرۆڤەکان یەکتر ئەبینین،
لە نزیکەوە مەرحەبایی یەکترەکەین، هەواڵی یەکترە پرسین، پرۆسە و کار و کردەوەکانمان بە یەکەوە تەواوەکەین. ئەمەش دابش بۆ بەسەر وڵاتە جیاوازەکاندا زیاد لە 200 وڵات لەسەر ئاستی جیهان کە ئێستا گۆی زەوی 6 ملیار کەسی تێپەڕاندووە. ئەمە ئەو جیهانەیە، بەڵام جیهانێکی بڵێن بەڵام ئەو جیهانەی ترکە جیهانێکی گریمانەیە، جیهانێکی ئیفترازیە، ئەو جیهانەیە کە بڵێن زۆر جارێمە یەکتر نابینین، یەکتر ناناسین، بەڵام هەمووشمان لەسەر ئاستی جیهان بە یەکەوە بەستراوینەتەوە کە ئەویش جیهانێکی ئیفترازی و گریمانەیە کە ئینتەرنێت لە ڕێگەی سۆشیەڵ میدیا و پلاتفۆرمەکانی میدیا و میدیای نوێوە دەستەبەری کردووە. ئێستا لەسەر ئاستی جیهان دەیان و سەدان بڵێن پلاتفۆرمی کارا هەیە کە هەر یەکێکیان لە چەند سەد ملیۆنێکەوە تا چەند ملیارێک بەکاربەریان هەیە، لەگەڵ نزیک لە 2 ملیار سایتی فعال و چاراک لەسەر ئاستی جیهان کە هەر هەموو ئەوانە ڕۆژانە ڕۆشنبیری جیاواز و بابەتی جیاواز ئاراستەی کۆمەڵگە جیاوازەکانەکەن. بەڵام مەترسیەکە ئەوەیە کە ئەم هەموو پلاتفۆرمە کاریگەرانەی دنیا هەموو بە ئاراستەی ڕۆژئاوایە بەرەو ڕۆژهەڵات. وڵاتانی بەناو دیموکراسی بە ئاراستەی وڵاتانی تر. بۆیە مەترسیەکە لەوەیە کە ئەوان لەو پلاتفۆرمانەوە لەو سۆشیال میدیایانەوە ئەجێندا و پلان و کاری خۆیان ئاراستەی ئێمەکەن و بڵاوی ئەکەنەوە. مەترسی پەروەردەکە لێرایە کە لەو هەژمونە زۆرەی تەکنۆلۆژیایە ئێمە چۆن بتوانین مناڵەکانمان بپارێزین و چۆن بتوانین پەروەردەیەکی تەندروستیان بکەین. کە زاناکانی وەکو هارۆڵ ئینیس و ئەوانە پێی ئەڵێن، ئەوانە خۆ غەریبیشن خۆیان باسیەکەن، پێیان ئەڵێن ئیمبراتۆریەتی تەکنۆلۆژی. واتە ئێستا تەکنۆلۆژیا ئیمبراتۆریەتێکە چۆن ئەڵێ وڵاتێک کە ئیمبراتۆریەتە چەک و تەقەمەنیەکی زۆری هەیە، بەڵام ئێستا ئەو وڵاتانەی کە خاوەنی پلاتفۆرمەکان گەورەکانی دنیان ئەوانن زۆرتر کاریگەریان لەسەر وڵاتانی تری دنیا هەیە. لە سەدا زیاد نزیک لە 70 ئەو پلاتفۆرمانە سەر بە یەک وڵاتن لە هەموو دنیا کە پێوەترێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. واتە لە 16 پلاتفۆرمی زۆر ئاسان کە کاریگەریان لەسەر پەروەردەی تاکەیە لە دنیا، لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی و سەربازی و هەتا دوایی لەوانە دەیان سەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان. 5 سەر بە وڵاتی چینە، 1 دانەیان سەر بە وڵاتی رووسیای ئێستا و یەکێتی سۆڤێتی جارانە. بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە ئەمڕۆ پەروەردە، چونکە جۆری پەروەردە، شێوازی پەروەردە گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە. زۆر جیاوازە لە پەروەردەی کۆن. جاران مناڵێک لە ماڵەکەی خۆمان بوو، هەر ئەوەندەی لە چوارچەوەی ماڵەکەی ئێمەیا بوو ئیتر هیچ مەترسیمان لێ نەبوو. بەڵام ئێستا لە ناو چوارچەوەی ماڵەکەی خۆشمان مەترسیمان لە مناڵەکانمان هەیە کە گردەیەکی ناشرین نەبینێ، کە تەقلیدی بۆ نمونە بەناو ئەستێرەیەکی ناو سۆشیال میدیا نەکاتەوە، کە لە باتی دایک و باوکی یەکێک دیتر نەبێت بە سمبل و بەهێما و بەڕەمز بۆی. بۆیە ئێستا مەترسیەکە لە ژێرسەری مناڵەکانمانەیە، لە گیرفانی مناڵەکانمانەیە، لە ناو ژووری مناڵەکانمانەیە. مەترسیە جاران مناڵەکە لە بەرچاوم بوو لە ماڵەوە ئیتر ترسم لێ نەبوو، بەڵام هەر ئەوەندە ئێستا چووە ژوورەکەی ترێ بێ ئاگاد لێ بێ، بستێک لێت دوورکەوتەوە بێ ئاگاد لێت بێ. لێرەوە ئەمەوێ باسی ئەو گرنگەی سۆشیەل میدیا کە ئێستا جیهان پێوەی سەرقاڵە و جیهان پێوەی دەناڵێنێ. من باسی خۆشمان ناکەم کۆمەڵگەیەکی ئێمە کە هێشتا زەمینەمان بۆ نەڕەخساند بوو هاتە ناو ماڵمانەوە، هاتە ناو وڵاتمانەوە، پرسی پێ نەکردین. بەڵام ئەو وڵاتانە کە خۆشیان بەرهەمهێنەری ئەو تەکنۆلۆژیا گەورەیەن ئێستا گیریان خواردووە بەدەست ئەو تەکنۆلۆژیایەوە، ئێستا خۆشیان بوونەتە قوربانی، خێزانەکانی خۆیان، کۆمەڵگەکانی خۆیان بوونەتە قوربانی. بەڕێزان، بۆ ئەوەی ئێمە پەروەردەیەکی تەندروستمان هەبێ
دووشت پێش پەروەردە هەیە ئەبێ ئەنجامی بدەین. یەک، ئێمە دەبێ خودی ماڵەکانی خۆمان بکەینە ژینگەیەکی گونجاو بۆ پەروەردە. ماڵەکانمان بکەینە ژینگەیەکی گونجاو بۆ پەروەردە، چونکە ئێمە باسی پەروەردە ئەکەین. پەروەردە دیکارت و کانت و فێلسوفەکان و ئەوانە پێناسێ زۆریان بۆ کردووە، بەڵام پەروەردەی ئیسلامی بریتیە لە پرۆسەیەکی بەردەوامی شەرعی ئاینی مەبەستداری ئامانجداری شەرعی لەلایەن کەسێکی گەورەوە لە ناو خێزانێکدایە لە ناو وڵاتەیە بۆ کەسەکانی تر بۆ ئەوەی تاکێکی تەندروست لە هەموو ڕۆکانی ژیانی مرۆڤایەتیەوە بۆ کۆمەڵگە بەرهەم بهێنێ. ئەمە پێناسەیەکی کورت و پوختی بڵین ئاینی پەروەردەیە. بەس ئەمە چۆن پەروەردە ئەبێ؟ ئایا پرسیارەکە ئەوەیە من کە خۆم پەروەردە نەکردبێ، ئایا ئەگەر ماڵەکەی خۆمم ئامادە نەکردبێ بۆ پەروەردە ئەتوانم پەروەردەیەکی تەندروست بکەم؟ بە دڵنیایەوە ناتوانین. ئێمە ناتوانین شتێک ببەخشین کە خۆمان نەمان بێ. ناتوانین بە مناڵەکانمان بڵین پەروەردەیەکی جوانتان هەبێ کاتێک خۆمان هەڵگری ئەو شیاویە نین. ئێمە ناتوانین مناڵەکانمان بڵین کەسێکی تر قودوە نەبێ کە خۆمان نەبووین بە قودوە بۆ مناڵەکانمان. ئازیزان، بۆیە هەنگاوی یەکەم لە پرۆسەی پەروەردەیە ئەوەیە کە ئێمە ماڵەکانی خۆمان بکەین بە ژینگەیەکی تەندروست بۆ پەروەردەی مناڵەکانمان. هەروەکو چۆن ئەمانە ئەگەر قوتابیەکانمان قوتابخانەکە ژینگەیەکی تەندروست نەبێ، قوتابیەکی چاکی لێدەر ناچێت. زانکۆ تەندروست نەبێ، مامۆستاکانی تەندروست نەبن، ژینگەی تەندروست نەبێ، بەرنامە و پرۆگرامی تەندروست نەبێ، قوتابیەکی زانکۆی تەندروست پەروەردە نابێ کە سبەینێ بتوانێت خزمەتی کۆمەڵگە بکە. چۆن ئەوە بکەین؟ هەمووی لە ئاینی پیرۆزی ئیسلامە و لە فەرمودە پیرۆزەکانە بە جوانی ڕوون کراوەتەوە کە زۆرتان من لە بواری ئاینیە بە مامۆسای خۆمتان ئەزانم. ئەگەر چی من لە بواری میدیاییە بۆ نمونە لەوانەیە پسپۆڕیەکم هەبێن. بەڕێزان، پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ ماڵێک کە زیکری تیابێ لەگەڵ ماڵێک کە زیکری تیانە بێ وەکو ئەوە وایە کە جیاوازی نێوان مردوویەک و زیندوویەک. کە موسلیم بە ڕیوایەتی 1859 هێناوێتی. سەیریکەنها، یعنی ماڵێک کە زیکری خوای تیانە بێ وەکو مردوو وایە، بەڵام ئەگەر تایە بێ وەکو زیندوو وایە. چۆن تۆ ماڵەکەت مردووە بەڵام ئەتەوێ منداڵێک پەروەردە بکەی لە ناو چوارچێوەی ئەو ماڵەیە. لە فەرمودەیەکی ترە ئەفەرمێ ئەگەر ماڵێک قورئان ئەگەر ماڵەکانتان مەکەن بە قەبرستان. چەند گەورەیە ئەم فەرمودەیە. ماڵەکانتان مەکەن بە قەبرستان. شەیتان ڕائەکا لە ماڵێک کە قورئانی تیان ناخوێنرێ، کە بە فەرمودەی 1860 ئەویش هاتووە. سێرکەن کەواتە ماڵێک قورئانی تیان نەخوێنرێ وانە وەکو قەبرستان وایە. باشە لە قەبرستانە کەس پەروەردە ئەکرێ، کەس گەورە ئەکرێ، کەس نییە دەرسێکت پێ بڵێ مەگەر خۆت دەرسی لێوەرگری. مەبەستمە کشوماتە، تەفاعلی تیان نییە، کارلێکی تیان نییە، باوەش بە یەکاکردنی تیان نییە. وانە ئەوە ینی ژیانی تیان نیە. مەبەستەکە ئەوەیە، حیاتی تیانە، واتە قەبرستان ژیانی تیان نیە. وانە وەکو هەمویان تاکەکان وەکو مردووان. تەنانەت لەوەش زیاتر ئەفەرمێ کە لەوەش زیاتر کە فریشتەکان حزوریان هەیە و شەیتان لەو ماڵە ڕائەکە. پێچەوانەکەشی وایە ئەگەر زیکر و قورئانی تیانە بێ حزوری هەیە. کەواتە ئێمە دەبێ ماڵەکانمان یەکەم جار ماڵەکانی خۆمان حازر کردووە. با من پرسیار لە خۆم بکەم، ئێوە پرسیار لە خۆتان بکەن. ئایا ئێوە ڕۆژانە ماڵەکانتان ئاوا حازر کردووە کە مناڵەکەتان ژینگەیەکی تەندروست بێ بۆ پەروەردەی مناڵەکانتان؟ حازرمان کردووە؟ ئەگەر نەمان کردووە دەبێ حازریکەین. بۆ؟ چونکە گیا یان درەخت لەسەر بەردێک ناڕوێ. تۆ ئەگەر بتەوێ بەردێ ئەگەر درەختێک بڕوێنی ئەبێ زەمینەی بۆ مساعیدکەی، ئەبێ زەویەکی چاک هەبێ، بەپیت هەبێ، خۆڵێکی باش هەبێ بۆ ئەوەی گوڵەکەتان بۆنی خۆش بێ، جوان بێ. هەمووتان بەردەوام بە دەوری گوڵدانەکانمانە ئەسوڕێنەوە، لە سێبەرەوەیان بین بۆ خۆرەتاو، لە خۆرەتاوەیان هێنین بۆ سێبەر.
پەینیان تێەکەین شتیان تێەکەین بۆی گوڵێکی جوانمان هەبێ چۆن تۆ بە تەمای ماڵەکەت کە ژینگەی خۆت و مناڵەکانتە تەندروست نەبێ بەڵام لەو لاوە پەروەردەیەکی تەندروست بکەی ناتوانی پەروەردەیەکی تەندروست بکەی ئەگەر قورئانی تیا بوو لە بری قورئان ئەو کاتە شتی خراپی تیا نابێ ئەگەر زیکری تیا بوو ئەو کاتە قسەی بێمانە دوو لە ڕوئێ و قسەی هەلەق و مەلەقی تیا نابێ دووەم بابەت کە گرنگە باسی کەم ئەویش خودی خۆمانە ئەوە جارێ وتمان ژینگەکە ئامادە بکەین ئەبێ بەو شێوەی ئامادەی بکەین باشە دووەم هەر دایکێک هەر باوکێک کە دەیەوێ پەروەردەی مناڵەکەی بکا دەبێ پێشتر خۆی پێگەیان دەبێ و خۆی پەروەردە کردبێ یان ئەزعەف الئیمان ئەوەیە کە مناڵەکەی بسپێرێ بە کەسێک کە سیفەت گەلێکی تیابێ خەسڵەت گەلێکی تیابێ کە ئەوانە لەم زەمەنی جیهانگیری و دیجیتال میدیا و هەژمونە میدیاییە و ئیمبراتۆریەتە میدیایەیە بتوانێ مناڵەکان بە شێوەیەکی باش ئاراستە بکە یەکەم کە هەموو زۆربەی سەرچاوەکان ئاماژەی پێکەن کە ئێمە باسی پەروەردەی ئاینیەکەین بریتیە لە تەقوا بۆ چونکە تەقوا دەرگا داخراوەکانمان لێ ئەکاتەوە ڕزگارمانەکە لە کۆتوبەندی دنیا مادە خۆپەرستی خۆبەزلزانی باشە کەواتە یەکەم شت کە سەرچاوەکان باسی ئەکەن بریتیە لەوەی کە ئێمە دایکێک باوکێک پێویستە خۆی قودوە بێ پێویستە خۆی پێشتر لە ڕووی تەقواوە خۆی پێگەیاند بێ و وای لە خۆی کرد بێ کە شیاویەتی هەبێ بۆ ئەوەی کە مناڵێک پەروەردە بکە کە تەوسیەی مناڵەکانی بکە یوسیکم الله فی ئەولادیکم وانە چونکە پەروەردەی مناڵەکانمان واجبە هەر وەکو چۆن مەسەلەن نوێژکردن واجبە پەروەردەی مناڵەکانیشمان واجبە سبەینێ ئەوانە دوای مردنمان دەبنە سەدەقەی جاریە هەتا هەتایە ئەمێننەوە ئەوانە دەبنە سەروەت و سامان و هەتا هەتایە ئەمێننەوە بۆیە لێرەیە ئەم بابەتە زۆر زۆر گرنگە کە تاکی مسلمان ئافرەت بێ یان پیا و کە مناڵی هەیە برای هەیە کەسی هەیە خوشکی هەیە گەورەیەکە لە ناو عایلەیەکە خێزانێکە گەورەیەکە لە ناو عەشیرەتێکە دەبێ پێش هەمووشت خۆی پێگەیاند بێ ئەوسا هەوڵی ئەوە بدا کە دەوروبەرەکەی پێبگەێنێ دووەم بریتێ لە ئیخلاس و دڵسۆزی دووەم بنەما کە دانراوە بۆ ئەوەی ئێمە مناڵەکانمان پەروەردە بکەین بریتێ لە ئیخلاس ئەبێ ئێمە ئیخلاسمان هەبێ لەو دینداریەی کە ئەیکەین لەو پەرستشەی کە ئەیکەین لەو قسەیەی کە ئەیکەین لەو هەنگاوەی کە ئەیکەین بۆ ئەوەی جێی خۆی بگرێ چونکە بەبێ ئەوە ئێمە ناتوانین بچینە ناو دڵی دەوروبەرمانەوە بۆ ئەوەی کاریگەری لەسەریاندا بنێ خاڵی سێم کە زۆر گرنگە بریتیە لە بوون بە قودوە واتە بوون بە هێما دایکێک و باوکێک لە ناو خێزانێکا کە من لە زۆر بەرنامەی تریشە ئاماژەم پێ کردووە ئێمە دەبێ نەیەڵین خەڵکانی خراپ ببن بە قودوەی مناڵەکانی ئێمە ببن بە هێمای مناڵەکانی ئێمە وانە یعنی چەند خۆشە لە ناو خێزانێکە دایکەکە ئەوەندە متەقی بێ ئەوەندە ئیخلاسی هەبێ کاتێک بە کچەکە ئەڵەی دەتەوێ وەکو کێبی بڵێ دەمەوێ وەکو دایکم بم چەند مهمە ئیتر ئەو کاتە چی ئەبێ ئیتر ئەو کاتە دایکی دەبێ بە سمبولی دایکی دەبێ بە هێمای دایکی دەبێ بە ڕەمزی ئیتر ئەو کاتە فەراغی بەهێماکردنی کەسێکی تر لە مێشکیا ناهێڵێ ئەو کاتە فەراغی بەهێماکردنی کەسێکی تر لە مێشکیا پوچەڵە کاتەوە چەند خۆشە بە کوڕێک بڵێ کوڕم تۆ ئەتەوێ لە ناو کۆمەڵگەیە ببیت لەگەڵ ئەوەشا باش بیت وەکو کێبی بڵێ دەمەوێ وەکو باوکم بن وانە دەمەوێ وەکو باوکم بم یعنی باوک دەبێ ببێ بە ڕەمزی بڵێن مناڵەکەی خۆی چەند خۆشە باوک ئەوەندە لە ڕووی دینیەوە ئیلتیزاماتی هەبێ لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی ئیخلاسەوە لە ڕووی دڵسۆزیەوە بێتە سمبلێک هێمایەک بۆ نمونە مناڵەکانی خۆی خۆ ئەگەر ئەوەش نەبوو
ئێمە ئەبێ پیشانی مناڵەکانمان بدەین کە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە هێماگەلێک هەبن وەکو خوشکان هێماگەلێک هەبن وەکو برایان کە بە مناڵەکانمان بڵێن وەکو ئەوانە بن وەکو ئەو خوشکانە بن بە کچەکانمان بە کوڕەکانمان بڵێن وەکو ئەو برایانە بن کۆمەڵگەی ئێمە ئەوەی کە ئێستا ئەناڵێنێ و هەموو کۆمەڵگەکانی دنیاش ئەوەیە کە ئێستا ئێمە سمبل و هێما و ڕەمزی بوون بە هێمامان لە ناو کۆمەڵگەکانە کەم بووە کە دەبێ ئیش لەسەر ئەوە بکرێت ئەوە خاڵێکی تر کە زۆر زۆر مهمە بۆ ئەوەی کە ئێمە بڵین پەروەردە بکەین خاڵێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی بریتیە لە عیلم بریتیە لە زانین بریتیە لە زانست هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئایا یەکسانن ئەوانەی کە دەزانن و ئەوانەی کە نازانن نا بەڕێزان بەردەوام خۆتان پێ بگەێنن لە ڕووی عیلم و زانستەوە ئێستا هەندێک لەو خێزانانەی من زۆر جار لە سمینارەکانە کە ئاگام لێیە گوێم لێیە یان بە لەگەڵ بە دایک و باوکەکانە قسەکەم دایک و باوکەکان ئەڵێن بەڕاستی ئێمە ئەم سۆشیەل میدیایە هەر نازانین چییە باشە تۆ نازانی سۆشیەل میدیا چییە چۆن ئەتوانی مناڵەکانت لە مەترسی ئەو سۆشیەل میدیایە بپارێزی بەکاریشی نێنی تۆ ئەبێ بزانی زەرەری ئەو سۆشیەل میدیایانە یەک چییە بۆی بتوانی مناڵەکان و خۆشتی لێپارێزی چۆن تۆ ئەچیتە مەیدانێکی شەڕەوە نازانی دوژمنەکەت چەکێکی پێیە یان ئەزانی چەند چەکێکی قورسی پێیە هەر لە سەرەتاوە خۆت داناوە بۆ دۆڕاندن بۆ چونکە بە چەکێکی سووک و لاواز و بێهێزەوە دەچیتە ناو مەیدانی جەنگەوە بەرامبەری بۆیە زۆر گرنگە کە خۆمان پێ بگەین چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی تەکنۆلۆژیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە خاوەنی زانستێکی بەرز بین بۆ ئەوەی مناڵەکانمان بتوانین پێ بگەێنین و پەروەردەیەکی چاکی مناڵەکانمان بکەین بۆیە زانست و زانیاری یەکێکە لە پێداویستیەکان کە لە زۆر فەرموودا هەیە هەر لە سەربێشکەوە هەتاوەکو کۆتا ساتەکانی ژیانمان فەرمانمان پێکراوە کە ئێمە بە شوێن زانستا بگەڕین بە شوێن خوێنەواریا بگەڕین لەم سەری دنیا تا ئەو سەری دنیا فەرمانمان پێکراوە کە ئێمە بە شوێن زانستا بگەڕین بەڵام ئێستا زانست لە بن دەستیمانایە زۆر ئاسانە بەدەستهێنانی بەڵام ئێمە زۆر جار ئێمالیەکەین و فەرامۆشیەک بۆیە بەڕێزان یەکێکی تر لە خاڵەکان پاش تەقوا پاش ئیخلاص پاش بوون بە قودوون بۆ مناڵەکانمان چ خوشکەکە بێ یان براکە بێ پێویستە ئێمە بەڕاستی زانستمان هەبێ یەکێکی لەو خاڵان تایبەتمەندیانی کە تیامانە بێ تەبەن من پێش ئێوە من بەخۆم ئەڵێم کە ئێمە ئەبێ ئەو خەسڵەتانەمان هەبێ ئەوسا ئەتوانین پەروەردە بکەین ئەویش حلمە ئەویش بریتیە لە حلم و لە حوسڵە و لە خۆڕاگری والکاظمین الغیظ یعنی ئەوانین کە ئێمە خۆڕاگرین ڕقی خۆمانە خۆینەوە سەبرمانەیە تەحەملمانەیە باشە ئێمە زۆر جار کێشە پەروەردەیەکانی ناو خێزانەکان بەهۆی کەم حوسڵەیە بەهۆی کەم تەحەملیە باوکێک لە دەرەوە هیلاک بووە باوکێک لە دەرەوە هیلاک بووە کە دێتەوە هەموو هیلاکیەکەی بەسەر خێزانەکەی و بەسەر مناڵەکانی خاڵی ئەکاتەوە نابێ وابین هیلاکیەکەمان ئەبێ لە پشتی قاپی دەرگاکەوە دابنین بە شێوەیەکی نۆرماڵ بینە ژوورەوە بە شێوەیەکی ئاسایی بینە ژوورەوە باشە ئەگەر تۆ لە ڕووی مادیەوە شتێک بۆ مناڵەکانت پەروەردە بکەی بەڵام لەولاوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی پەروەردەویە زەرەریان پێ بگێنی ئەمەیان مەترسیدارترە ئەمەیان مەترسیدارترە چونکە ئەمەیان نەک خودی مناڵەکە هەموو خێزانەکە لە ناوە بە بەڵام ئەویان برسیەتیە کە تەواو ئەبێ بۆیە ئێمە دەبێ کاتێک کە تۆ دەتەوێت لە ماڵەوە حوسڵت هەبێ و لە ماڵەوە دەبێ ئارامگربی و سەبرت هەبێ لەسەر هەموو کۆی ئەو کێشانەی کە لەناو خێزانەکە هەیە یعنی دەمێکە متەنەبی لە شعرەکەیە ئەڵێ ئینسانە گەورەکان کێشە بچووکەکانیشیان بەلاوە کێشە گەورەکانیشیان بەلاوە بچووکە بەڵام مرۆڤە بچووکەکان کێشە بچووکانیشیان بەلاوە گەورەیە وانە یعنی
تعظم في عين الصغير صغارها وتصغر في عين العظيم العظائم. ئێمە لە ناو خێزانی خۆمانە دەبێت چی بین؟ دەبێت کێشەکە هەرچەند گەورە بێ بە سانایی محاولەی چارەسەری بکەین، نەک کێشە بچووکەکانیشمان بەلاوە گەورە بێ. ئەوە نیشانە ئینسانە گەورەکانە کە بتوانن پەروەردە بکەن. یەکێکی تر مەسەلەی لەو بابەتانەی کە زۆر گرنگە لە ژینگەی میدیایی و بۆ تاک بەڕاستی مەسەلەی ئەوەیە کە تۆ چۆن پرۆسەی هاوڕێیەتی بۆ مناڵەکانی خۆمان ئێمە دەستەبەر بکەین، پرۆسەی هاوڕێیەکی باش. زۆر جار لە ناو باوە لە ناو ئێستا بە تایبەتی هەندێک خەڵک لە بە شێوەیەکی هاوچەرخ ئەیانەوێ قسە بکەن یان بە شێوەیەکی مۆدرن قسە بکەن، دەڵێن وەڵام من ڕەفیقی کوڕەکەمم، یعنی ڕەفیقی کوڕەکەیەتی، کوڕەکەی قاچ ڕاکێشێ میش قاچ ڕاکێشێ، پاڵەکەوێ میش پاڵەکەوێ، چۆن کوڕەکەی وەکو بڵێ ئەگەر شەرم نەکا لە ئەوەی لە ڕەفیقەکەی لەمی شەرم نەکا پاڵ بکەوێ باوکیێتە ژوورەوە گوێ ناداتێ دوو لە ڕێوە قسەی ناتەندروست ناواکە. ئێمە دەبێت باوک بین بۆ مناڵەکانی خۆمان، ئافرەتێک دەبێت دایک بێ بۆ مناڵەکەی خۆی. ئەو چەمکەی کە ئێستا هاتووەتە ناو جیهانی کۆمەڵایەتی ژیانی ئێمەوە مەبەستە سەرچاوەکەی سەرچاوەیەکی ڕۆژئاوایی هەیە لە ئەساسەوە بۆ تێکدانی کۆمەڵگەیە. من ناڵێم ڕەفیقی، من ناڵێم با ئێمە نزیک نەبین لە کوڕەکانمان، بەڵێ ئەوەندە نزیک بین کە ئاگامان لێی بێ چی ئەکا چی ناکا. بەڵام دوجار باوک باوکە و کوڕیش کوڕە، سنوورێکی پیرۆزەیە لەو بینەیە، ئەبێ ئەو سنوورە پارێزراو بێ. سنوورێکی پیرۆزەیە لە نێوان دایکێک و کچەکەیە، دەبێ ئەو سنوورە پیرۆز بێ، پارێزراو بێ. سنوورێکی جوان هەیە لە نێوان مامۆستایەک و قوتابیەکی زانکۆیە، دەبێ ئەو سنوورە پارێزراو بێ. ئێمە دەبێ پارێزگاری لەو سنوورانە بکەین. بۆیە مەسەلەی پەروەردە ئەو سێ ڕەهەندەی هەیە. ڕەهەندی یەکەم کە باسم کرد مەسەلەی تەکنۆلۆژی و مەترسی تەکنۆلۆژی بوو لەم زەمانەیە کە بەڕاستی ئێمە نەک مەترسیە بۆ سەر ئێمە، مەترسیە بۆ سەرجەم کۆمەڵگەکانی دنیا، بە تایبەتی بۆ کۆمەڵگەیەکی وەکو ئێمە کە زۆر کراوەتەوە و یاسا و ڕێسایەک و فیلتەرینمان نییە بۆ مەسلەی سۆشیال میدیا کە لە زۆرێک لە وڵاتانی دنیا هەیە و بۆ کەناڵە تەلەڤیزیۆنەکان کە لە زۆرێک لە وڵاتانی دنیا هەیە و بۆ رادیۆکان و ڕۆژنامەکان. لەو کۆمەڵگە کراوانەیە زیاتر مەترسی هەیە لە کۆمەڵگەکانی تر کە جۆرێک لە یاسایان هەیە بۆ ڕێخستنی سۆشیال میدیا. دووهەم ئەوە بوو کە باسم کرد مەسەلەی ئامادەکردنی ژینگەیەکی تەندروست لە ڕووی ماڵەکانمانەوە بۆ ئەوەی ئێمە تربیەکی و پێروەردەیەکی تەندروستمان هەبێ. سێەم ئەو حەوت خاڵە بوو کە باسم کرد کە خۆمان وەکو تاکێک چۆن خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی مناڵەکانمان پەروەردە بکەین. پەروەردەی مناڵەکانی ئێمە جارە ئەمڕۆ زۆر بنکە و شوێنی زۆر گرنگ هەیە بۆ پەروەردەی مناڵ جگە لە ماڵی خۆمان، بە تایبەتی ئەو بنکانەی کە بنکەی ئاینین و ترس لەوە نییە کە مناڵەکانمانە چێ فێری قورئانە بێ، فێری تەفسیرە بێ، فێری فەرموودە ئەبێ، فێری ڕەوشتی جوانە بێ، مناڵێکی جوانی لێ دەرەچێ. ئەوانش درۆڵێکی زۆر گەورەیان هەیە لە پەروەردەکردنی بڵێن مناڵەکانی ئێمەیان. ئێمە کە خێزانێکی تەندروستمان بۆ نمونە دابین کرد بۆ مناڵەکانی خۆمان، ئەبێ لە هەمان کاتە دەبی ببینە چاودێرێکی وردی مناڵەکانی ئێمە. ئینسان کە دێتە ژیانەوە هەتا لە سکی دایکایەتی ئەوەی کە کاریگەری لەسەر مرۆڤەکانی کرۆمۆسۆمەکانە کە دێتە دنیاوە شکلی لە یەکێک لە خێزانەکەی خۆیە چێ باوکی دایکی خاڵی کەسێکی، بەڵام کە دێتە دنیاوە دەکەوێتە ناو کۆمەڵی ژینگەوە کە ئەو ژینگانە زۆر گرنگن کە ئەمڕۆ من باسی گرنگترین ژینگەیانەکەم کە ژینگەی ڕاگەیاندنە. تەنانەت ئێستا بە پێی توێژینەوەکان سەرەتا پێش ئەوەی ڕاگەیاندن یان سۆشیال میدیا هێندە پەرە بسەنێ، هێندە پێش بکەوێ، ئەوەی کە زۆر کاریگەری هەبوو لەسەر پەروەردەی مناڵەکان یەکەم خێزان بوو، دووهەم قوتابخانە بوو، میدیا لە دواوە بوو.
ئێستا هەموو توێژینەوەکان هەموو زاناکان ڕایان لەسەر ئەوەیە کە ئێستا کاریگەری زۆر لەسەر پەروەردەی مناڵ چ ئەرێنی بێ چ نەرێنی بێ یان چ باش بێ و چ خراپ بێ بریتە لە ڕاگەیاندن و لە نێویشدا سۆشیال میدیا. بۆیە هەڵسوکەوتکردن لەگەڵ ئەم سۆشیال میدیایەدا دەبێتە ئەساس و بنەمای پەروەردەکردنێکی تەندروستی ئێمە بۆ مناڵەکانی خۆمان. لەوانەیە ئێستا زۆرێک لە ماڵەکانی بەڕێستانە ئینتەرنێت هەبێ وانە ئینتەرنێت هەیە بە تایبەتی پاش کۆرۆنا کە کۆرۆنا خەڵکی ناچار کرد لە ماڵەوە ئینتەرنێت دابنێ بۆ پرۆسەی خوێندن کە ئەوە مەترسیەکانی لەوانەیە 500 ساڵی تر ئێمە پێی بزانین چونکە زۆر ماڵ هەبوو کە هەر نەیئەویست ئینتەرنێتی هەبێ ئینتەرنێتی بۆ دانرا مناڵەکەی بەجێ ئێهێشت ئیشیشی هەبوو مناڵەکەی لەگەڵ ئەو ئینتەرنێتە کە بەڕاستی هەر بۆ خۆی مەترسێکی زۆر گەورەیە داینابوو خۆی ئەچووە دەرەوە ئەمە دوایی کاریگەریەکانی دەرەکەوێ بەڵام لە ڕاستیە ئەو ئینتەرنێتە ئێمە چۆن پەروەردەی مناڵەکانمان بکەین من باوەڕم وایە یەکەم شت کە ئێمە ئەبێ بیکەین بریتیە لە هۆشیارکردنەوەی مناڵەکانمان دووهەم بریتیە لە هۆشیارکردنەوەی مناڵەکانمان سێهەم بریتیە لە هۆشیارکردنەوەی مناڵەکانمان بۆیە سێجارەوەم دووبارە کردەوە لەبەر ئەوەی ئێمە ناتوانین ئەم تەکنۆلۆژیایە لە مناڵەکانمان و لە خۆمان دابڕین ناتوانین یعنی ناتوانین نێڵین بەکاری بێنن هیچ ماڵێک نییە لە ماڵەوە مناڵەکانی لە گروپێکانە بێ لەگەڵ قوتابخانەکەیە لە گروپێکانە بێ لەگەڵ مامۆستاکانیە ئەگەر تۆ نایڵی بەکاری بێنی لە قاوەخانەکان هەیە لە زانکۆ هەیە لە دەرەوە هەیە لە ئایندەیە لە ناو ئەو شاری هۆلێرە سواری پاسێک ببی لە ناو پاسەکە هەیە وەکو وڵاتانی پێشکەوتووی دنیا بۆ ئەوەی خەڵک زیاتر سواری ئەو پاسە بێ خەڵک کەمتر سواری ئەو پاسە بێ ئێستا هەموو شوێنە گشتیەکان وایفای تایە و ئینتەرنێتی تایە کەواتە ئێمە ناتوانین بەرگری لێ بکەین کە نەبێ وە شتێکیشم باس کرد وتمان ئەبێ هێمە خۆمان من و ئێوە و هەمومان خۆمان ڕۆشنبیر بکەین لە چۆنیەتی ئەو تەکنۆلۆژیایە بەڵام ئەم تەکنۆلۆژیایە چۆن بکەینە هۆکارێک بۆ پەروەردەی باشی مناڵەکانمان نەک پەروەردەیەکی خراپی مناڵەکانی ئێمە کۆمەڵێک پلاتفۆرم هەن هەوڵ بدەن هەتا مناڵەکانتان هەتا ئەتوانن نەیان بێ وەکو تیکتۆک وەکو سناپچات وەکو ئینستا ئەم سیانە بەڕاستی من بەپێی داتا و توێژینەوەکان پێتان ئەڵێم ئینحراف و لادانەکان زۆربەی لەم سیانەوە دووچاری مناڵەکانی ئێمە بێ ویان ئەو پەروەردەیەش کە ئێمە ڕۆژانە بۆ مناڵەکانیکەن ئەو ڕوخێنێ چونکە لە پرۆسەی پەروەردەیە ئەڵێ چی لە پرۆسەی پەروەردەیە ئەڵێ تۆ پەروەردە ئەەکەی بەڵام یەکێک لە پشتی تۆیە بەردەوام ئەو پەروەردەیە تۆ ئەڕوخێنێ ئێستا ئەوە زۆر مەترسیە کە لە پشتی ئێمەوە ئەو تەکنۆلۆژیایەیە ئەو ئادیا خراپەیە ئەو بۆچوونە خراپانەیە ئەو ڕۆشنبیریە هەژمونە ڕۆشنبیریە ڕۆژ ئاوایە مەترسێدارەیە کە ڕۆی کردو وڵاتانی ئیسلامی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە ئەبێ ئێمە بزانین شتێک کە پەروەردەیەکەین هەروە بەجێ نێڵین خەمسار نەبین بەرامبەری چونکە کەسێکی ترەیە دەستێکی ترەیە هێزێکەیە ئەوێ بە شوێن ئێمە یا و پەروەردەی کە ئێمە کردومانە بێ ڕوخێنێ بۆیە ئەو پلاتفۆرمانە فەرقی هەیە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر ئەمانە بۆچی مەترسین چونکە هەرکە کردیەوە لە کۆنتترۆڵی خۆتان نییە ئەنواع ڤیدیۆ کورتە ڤیدیۆ قسەی سەیر و سەمەرە و ناباو دوور لە بەها و دوور لە ئاین و دوور لە ڕەوشتی کورد و کوردایەتی دێتە سەر شاشەکە احتیمال و ئەگەری هەیە یەکێک لەو گرتانە بۆ هەمیشە مناڵەکەی تۆ منحەریف بکە یا مناڵەکەی تۆ بەلا ڕێیا ببە دوو ئەبێ ئەو مەترسی ئەم چەکە مەترسیەی کە لە دەسمانایە لە دەستی مناڵەکانی شمانە هەیە ئەبێ هەمیشە بزانین ئەمنە یان ئەمن نییە بزەبەت چۆن کلاشین کۆفێک ئەمنەکەی
ئەبێ ئاوا لە دەستی دایک و باوکەکانە بزانن کە ئەمنە یان ئەمن نییە، چونکە هەر لە حزەیەک دەستی پیانە یەک سەلیەکە من باسی کوشتنی معنەوی ئەەکەم، لەوانەیە خێزانەکە هەمووی لە ناوبەرێ. بۆیە ئەبێ ئاگامان لە مۆبایلی مناڵەکانمان بێ. بۆچی مناڵەکانمان مۆبایلەکانی لە ئێمە ئەشارێتەوە؟ بۆچی کاتێک کە تۆ ئەچی مناڵەکەت مۆبایلەکەی بەدەستەوەیە پەلەپل ئەچێتە ژوورێکی تر و دوای 5 دقەی تر دێتەوە؟ بۆچی ئەچێتە ژوورێکی تر؟ بۆچی لە ماڵەوە کە دێتەوە فڕێی نادا گوێی لێ نەبێتەوە سەیری ئەەکەی یا سەیری ناکەی، وانە کەواتە ئێمە ئەبێ کۆنتترۆلی ماڵەوەی خۆمان بکەین، کۆنتترۆلی مناڵی خۆمان بکەین، کۆنتترۆلی چۆنیەتی بەکارهێنان کرد، هۆشیاریان کەینەوە کە کوڕی خۆم کە ئەم تەکنۆلۆژیایە بۆ باش بەکاری بێنە، بۆ شتی چاک بەکاری بێنە، سوودی باشی لێ وەرگرە، کە سەری ڤیددیۆکەی ڤیددیۆیەکی ئامۆژگاری بێ، ڤیددیۆیەکی نەسیحەت بێ، کە دقێکە خوێنیتەوە دقێکی فەرموودە بێ، دقێکی جوان بێ، دقێکی ئینسانی بێ، دقێکی کۆمەڵایەتی باش بێ، کە گوێ ئەگری گوێ بۆ قورئان بگرە، گوێ بۆ فەرموودە و گوێ بۆ شتێک بگرە لە دەرسەکەی خۆتە، گوێ بۆ مۆسیقا و گۆرانی و گەلێک مەگرە کە مێشکت تێگەدا، ئەبێ بەردەوام چاومان لەسەر بێ. ئازیزان، یعنی من ئەم شتە باسەکەم ئەم مەبەستم ئەوەیە کە ئەمە پرۆسەیەکی 1 دقە و 2 دقە نییە، پرۆسەیەکی بەردەوامە. دووهەم خاڵ ئەوەیە کە ئێمە بەردەوام ئامۆژگاری مناڵەکانمان بکەین لە ماڵەوە، قسەیان لەگەڵا بکەین، قسەیان لەگەڵا بکەین، شتیان فێرکەین. مەسەرەن لە مەکتەبە کە دێتەوە کاتێک دابنێت چی کردووە، امتحانی چی هەبووە، لە چیا باش بووە، لە چیا خراپبووە، مامۆساهانی داوە، مامۆسا هەڵی ساندووە ئەمانە. بەڵام لێرە شتێکی عیلمی هەیە زۆر مهمە، ئەویش ئەوەیە لە زانستا ئەڵێ کاتێک کە تۆ قسە ئەەکەی بۆ مناڵەکانت، ئەگەر 10 دقە قسە بکەی بۆ مناڵەکەت دەبێ 8 دقە چاوت لەسەر چاوی بێت، یعنی ئاگاد لێ بێ، باشە؟ بەڵام ئەگەر مناڵەکە بۆ تۆ قسە بکە دەبێت زیاتر لەوە تۆ تەرکیزت لەگەڵ مناڵەکە بێت. ئەمە یەکێکی ترە لە بنەماکانی پەروەردە لە ناو خێزانە. واتە چۆن مناڵەکەت دێتە لا دەڵێ باوکە ئەمڕۆ لە مەکتەب ئەوام کرد، تۆ هیلاکی سەیری ناکەی، گوێی نایەتێ، ئیهمالی ئەەکەی کە ئەنەما هیچت نەبیستووە. ئەزانی ئەوە چەند سەدمەیەکی پەروەردەیە بۆ مناڵەکەی تۆ؟ ئەزانی ئەوە چەند خراپە لە ڕووی زانستیەوە؟ یعنی تۆ ئەبێت چاوت بخیتە سەر چاوی وا بزانێت کە تۆ بە گرنگیەوە گوێت بۆ گرتووە، بە گرنگیەوە سێرت کردووە. چەند ناخۆشە دوو کەس لە پاڵێکێکە قسە بۆ قسەکاوی تر خەریکی هەر مۆبایلە، گوێی نایاتێ، ئیهمالی ئەکا، سەری داخستووە. ئەمە بابەتێکی علمیە کە بەڕاستی ئێمە دەبێت چی بکەین؟ ئێمە دەبێت ئاگامان لێ بێ. یەکێکی تر لەوانە مەسلەی هاوڕێیە. ئێمە دەبێت بەڕاستی ئاگامان لە هاوڕێ مناڵەکانمان بێ کە زۆر گرنگە ئەم خاڵە. بۆچی لە ئاگامان لە گرنگی لە هاوڕێ مناڵەکانمان بێ؟ چونکە ئێستا هاوڕێ گەلێک دروست بوون، هاوڕێی گۆشت و ئێسقانی نین، لە کۆڵانە لەگەڵ مناڵەکەتان نییە، لە ماڵی خزمەکەتانە نییە، لە ماڵی خاڵ و مامەکەتانە نییە، هاوڕێیەکە لەناو ئەو مۆبایلایە، خەیاڵیە، مەجازیە. لەوانەیە لە ئەمریکا بێ، لەوانەیە لە رووسیا بێ، لەوانەیە لە سین بێ، کە پێ ئەڵێن چی؟ کە پێ ئەڵێن سایبەر هاوڕێت، سایبەر فرێند، واتە هاوڕێی سایبەری، هاوڕێی خەیاڵی، هاوڕێی مەجازی. ئەوانە ئێستا جێی هاوڕێکانی ئێمەیان گرتووەتەوە. ئەزانی مناڵەکانی ئێمە براکانی نابن بە قودوە بۆی، کەسێک دەبێتە قودوە کە لە یاری پۆبجیایە، وانە؟ کە لە یاری فۆرتنایتایە، ئەوانە دەبنە قودوە بۆ مناڵەکانی ئێمە. يوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا. وانە؟ ئەو ئەمە زۆر مهمە. عقبەی کوڕی ئەبی معیتی کوڕی عەبدولشەمسی کوڕی عەبدولمەناف کاتێ ئەچێ بۆ سەفەر نان حازرەکە، جارێک ئێوێ نان حازر بکە، دەوروبەرەکەی دەعوەت بکە، پێغەمبەر صلی الله عليه وسلمیش دەعوەتەکە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ نانەکە ناخۆم کە
شایەتمان نێنی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله شایەتمان دێنێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ نانەکەی ئەخوا ڕەفیقێکی زۆر خراپی ئەبێ ئومەیەی کوڕی خەڵەف ئەم عوتبەیە سێر ئەم نمونەیە چەند مهمە ڕەفیقێکی زۆر خراپی ئەبێ ڕەفیقەکەی ئەیبینێ ئەڵێن تۆ ئیمانت هێناوە عوتبە ئەڵێ نا ئیمانم نەهێناوە ئەی ئەڵێن ئەوە نییە شایەتمانت هێناوە ئەڵێ ئەوە کەسێک هاتبوو بۆ ماڵمان نانەکەی نەئەخوارد منیش پێم عەیب بوو وتم شایەتمان دێنم بۆ ئەوەی نانەکە بخوا وتی چاوم بە چاوت ناکەوێ عوتبە هەتا نەچی تفێک لە ڕووی ئەو کەسە نەکەی کە ئەو کەسە پێغەمەری خوا بوو عوتبە چوو ئەو کارە قێزەونەی پیشاندا تفەکە گەڕایەوە بۆ ناوچاوی عوتبە ڕوومەتی عوتبە سووتا هەتاوەکو لە جەنگی بەدرا کوژرا هەردەم و چاوی سووتا بوو چونکە عوتبە لە جەنگی بەدرا بەدەستی حەزرەتی عەلی کوژرا ئومەیەی کوڕی خەڵەفی هاوڕێشی بەدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەنگی ئوحودا کوژرا سەری ئەم نمونەیە بکەن ئەها نمونەی خراپ چەند خراپە دینیشی چوو دنیاشی چوو چەند عوتبە هەیە ڕۆژانە لە وڵاتی ئێمە چەند ئومەیەی کوڕی خەڵەف هەیە ڕۆژانە لە وڵاتی ئێمەیە ئێوە ئاگاتان لە مناڵەکانتانە زۆر بەداخەوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئێستا ئیشێکی زۆر زۆر خراپ لە ئارایە لە شارەکانی سلێمانی و هەولێر و ئەوانە ئەویش ئەوەیە خەریکە شوێنە خراپ و ناتەندروستەکان هاتوونەتە ناو کۆڵانەکانەوە کە لە هەموو دنیا شوێنێک کە قلیانخانە بێ کە نێرگەلەخانە بێ کە خراپخانە بێ لە شوێنێکی دوورایە خەڵک بێ بە تایبەتی بۆی بچێ بەڵام ئێوە ئێستا بچونە گەڕەکێکی وەکو شارەوانی لە دووری 20 مەترە دوو قلیانخانە و تلیاخانەش هەر لەوانێ تلیاخانەش بێ تایەتی مناڵەکەی من کە ئەچێتە دەرەوە وا ئەزانم بۆ دوکانە چێگەر بچێت لەوێ نیو سەعاتیش لەوێ بێ وا ئەزانی لە دوکان بووە چونکە شوێنە خراپەکان هاتوونەتە ناو ماڵەکانمانەوە شوێنە خراپەکان هاتوونەتە ناو گەڕەکەکانی ئێمەوە کەواتە ڕاگرتنی هاوڕێ لەم ڕۆژەیە زۆر دیاریکردنی هاوڕێ باش بۆ مناڵەکانی ئێمە باشە با ئێمە ببینە قودوە با ئێمە ببینە سمبول بۆ وڵاتەکانی بۆ مناڵەکانی خۆمان لێرە شتێکتان بۆ باسەکەم کە ئێستا ئەوەی دنیا بەدەستیەوە ئەناڵێنێ دنیا بەدەستیەوە خەریکە لە ئەمریکا و لە ئەوروپا بۆیە ئەڵێم لە ئەوروپا و ئەمریکا چونکە ئەو بابەتەکە لەوێ وەسەری هەڵداوە و ئەزانین ئێمە ئەترسین لەوەی کە خەڵکی خراپ بێ بە قودوە نە ئەمریکیەکان ئەترسن ئەوروپیەکان ئەترسن ئیتالیەکان ئەترسن لەوانەیە ئەمە دوا قسەم بێ بۆتانیە کەمەویش ئەوەیە زانایەک فەیلسوفێک بە ناوی ئۆمبێرتۆ ئیکۆ کە ئیتالی بوو ساڵی 2008 مرد ئەڵێ چی؟ ئەڵێ ئێستا لە ڕێگەی ئەم سۆشیەل میدیاییەوە دوور لە ڕووی ئێوە خەڵکە بێبەهرەکان خەڵکە پوچەکان بوون بە سمبل بۆ تاکەکانی کۆمەڵگە ئەوانە بوون بە سمبل بۆیە هەڵمەتێکیان ڕاگەیان بە ناوی Stop Making Stupid People Famous یعنی بە پاڵەوانکردنی گەمژەکان ڕاگرن بە پاڵەوانکردنی گەمژەکان ڕاگرن ئێمە بۆچی دایک و باوکەکان نەبنە سمبل بۆ مناڵەکانیان بۆچی مامۆستایەکی ئاینی نەبێتە سمبل بۆچی مامۆستایەکی زانکۆ نەبێتە سمبل بۆچی خۆمان نەبینە سمبل بۆ مناڵەکانمان لە ڕێگەی ئەم مۆبایلەوە کەسێکی کردووە بە سمبلی خۆی بە هێمای خۆی ینی لاسایی ئەکاتەوە کە ئەسڵەن هیچی لەباران نییە شەهادەی نییە بەس تەنها فۆڵۆوەری هەیە لایکی هەیە بەس تەنها لە سۆشیەل میدیا بۆ بە پاڵەوان کە زەرەری هەیە بۆ دینی دنیای کە لە خشتەی ئەبا کە لە ڕووی تەقلیدکردنەوە دەبێتە مقەلیدێکی ئەویشی هەموو تەقلیدەکەی هەموو لاساییکردنەوەکەی لاساییکردنەوەکی هەڵەیە بۆیە ئێمە بێ پەروەردەی مناڵەکانەکەی لە ڕووی عەقیدەوە لە ڕووی پەرستشەکانەوە مناڵەکەمان بزانێت کە بۆچی نوێژەکە ئەو نوێژە لە چی ئەیجێڕێتەوە ئەبێ مناڵەکانمان پەردەوە بکەین لە ڕووی خێزانیەوە کە چۆن خێزانی خۆی خۆش بێ کە چۆن پەیوەندی کۆمەڵایەتی خێزانی خۆی خۆش بێ ئەبێ پەروەردە بکەین کە لەگەڵ چیا ئەگەڕێ لەگەڵ کیا هەڵسوکۆتەکە لەگەڵ کیا دانیشێ لەگەڵ چیا هەڵئەسێ
کاتێک ئەوەمان کرد ئەو کاتە کۆمەڵگەیەکی تەندروستمانە بێ. دیارە کاتەکەی ئاماژەم پێیەکەن کە بەسە منیش نامەوێت لەوە زیاتر سەرتان بێشێنم ئەم بابەتە زۆر هەڵەگرێ. وەکو وتم ئێوە مامۆستان لە بواری ئاینی و دینیە، هیوادارم توانی بێتم ئینشاڵڵا تیشکێک بخەمە سەر ئەو لایەنە پەروەردەیە لە ئەمڕۆ لە دنیاە کە بووەتە جێی باس و خواست کە وەکو وتم لە زۆرێک لە زەمەنەکانی تر گرنگترە پەروەردە، چونکە لە ماڵەکانمانە بۆمبێکی تەوقیت کراو هەیە، ئەگەر قاچمان بە جوانی هەڵنەگرین و بە جوانی داینەنێن هەر لە حزێن ئەگەری هەیە پیامانە بتەقێتەوە. بۆیە ئەبێت چاوکراوە بین، بۆیە ئەبێ وریابین، بۆیە ئەڵێم مناڵەکانتان با ڕووبکەنە لەم جۆرە سنتەرانە، چونکە ئەم جۆرە سنتەرانە پارێزگاری لە دینیان، لە ئەخلاقیان، لە کللتوریان، لە ئاینیانەکە و دوجار تاکێکی تەندروستیان لێ بەرهەمدێ کە سوودی ئەبێ بۆ کۆمەڵگا. هەر دەسەڵاتێکیش لە هەر وڵاتێکە ئەگەر لە خەمی وڵاتەکەی خۆیان بێ، ئەگەر لە خەمی کۆمەڵگەکەی خۆیان بێ، هەر دەسەڵاتدارێک، هەر حیزبێک، هەر سیاسیەک ئەگەر لە خەمی کۆمەڵگە و وڵاتەکەی خۆیان بێ کە تاکێک بەرهەم بێنێ لە هەموو ڕوویەکەوە زەرەری نەبێ بۆ وڵاتەکەی خۆی، کۆمەڵگەکەی خۆی، ئەبێ پشتیوانی ئەم جۆرە سنتەرانە و ئەو کەسانش بکاکە لەم جۆرە سنتەرانەیان بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی ئارام و تەندروستمان هەبێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.